من لە ترسی دیوەخانی پیاوەکان قسەم نەدەکرد. من لە ترسی کۆمەڵگای قسەم نەدەکرد. من لە ترسی کوشتنی خۆم قسەم نەدەکرد. من لە ترسی خۆشەویستی قسەم نەدەکرد. ماوەیەک پێشێستا لە کۆمپانیایەکی دەستم بە ئیش کرد. بەڕێوبەری کۆمپانیایەکەی برادەری ئەحمەدی خۆشەویستم بوو. فترێک بوو هەستم پێ دەکرد کە داتم و دەچووم ئەوها سەیری دەکردم، سەری دەگەڵ دەسووڕاندم. بیرما لەژێر چاودێریوی بوو. من ئافرەتم، هەست دەکەم پیاو چۆن سەیرم دەکەن. بیرما فترەیەکی ئەزران کە دەڕۆیشتمەوە ماڵەیە شیعری بۆ دەناردم. منیش کە ئیحتیمامم نەدەدا دەیگو ببوورە بە هەڵە ناردم. هەڵە نەبوو، درۆی دەکرد، دووبارە دەیناردەوە. ڕۆژی دواتر دەیناردەوە لە بۆم. دواتر شعرەکانیم نەدەکردەوە، نەمدەکردە، ئەوی دەیسڕێەوە. ویستم بە ئەحمەدی بڵام شعرم بۆ دەنێرێ، بەس جورئەتم نەکرد. گوتم پێی بڵام حەیام دەچێ، دەبێتە شەڕ، دەبێتە موشکیلە، نەمدەزانی چ بگەم. مامۆمەوە تەلەفۆنم بۆ ئەحمەدی کرد. گوتم ئەحمەد نامێ بڕۆمەوە ئیشێ. گوتی بۆ زۆرت ماندی دەکەن؟ گوتم قسەم بۆ نەهات، نەمزانی چی پێ بڵێم. گوتم ماندیمە، نامێ بڕۆمەوە ئەو ئیشێ. دوو ڕۆژ لە ماڵێ بووم. دوای ئەو دوو ڕۆژەی مەریوان تەلەفۆنی لۆ کردم، وەڵام نەدا. تەلەفۆنی کرد، دواتر کەم وەڵام نەداوە ئەحمەد تەلەفۆنی کرد. گوتی مەریوان تەلەفۆنی کردیە؟ گوتیتی ئیشەکان زۆرن، دەبێ بێتەوە. نییە، چەند ڕۆژی هەیە لە ماڵ دانیشە، دەبێ بێتەوە. چارەم نەما، ئەوەندی ئیش بۆ دانابووم، هەستم کرد بە ئانقەس دوای کرد بۆی کەم بمێنمەوە لە کۆمپانیا. ئەوەندی ئیش بۆ دانابووم، هەموو ئەوانەی کە لەو ئیشان دەکرد ڕۆیشتنەوە. ئەمن ئیشم هەر تەواو نەبوو، لە ناکاو دیتە مەریوان هاتە ژۆرە. گوتی وەرە ژۆری من. گوتم نام. گوتی وەرە ژۆری من ئیشم پێتە. گوتم نایم. هات دەستی
شام لا ترسي حياة خام لا ترسي حياة خام دنقم برنار يا دنقم خام رايت شام بلا مريضة بلا مريضة منيش لا ترسي حياة بدنقم وانصاني من شتهم بلا من شتنهم من لا ترسي حياة بدنهم من لا ترسي بك أحمد يخش ويشتم لا تشتم لا تسيبي دنقم ومروان خويا شيخ ومروان خويا شيخ وبكرامة يسأل أوروبا شيخ تما هاوي واخويا ليش تاع هتا خويا أو من أبو ولا ما باشا. بشبيتها ولا